إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، باشترين كلامي خواهي پروردگاره لقرآن پیروزه ای فرمی و باشترین ڕێبازی محەممەدی مختارە صلى الله عليه وسلم، و خراپترین ڕێگا و ڕێچکان ئەو ڕێگایانەیە کە پێچەوانەی ڕێبازەکەی پێغەمبەرە صلى الله عليه وسلم، و هەر لادانێک لە ڕێبازی پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم سەرگردانی و نەکبەتی و بەدبەختیە بۆ خاوەنەکانیان و بۆ ئەوانەشی شوێنیانەکەون لە دنیا و پێش قیامەت، و لە ڕۆژی قیامەتا بەڕاستی ڕوڕەشی دیوانی بەردەمی خوای پەروەردگارن و بەردەمی پێغەمبەری خۆشەویستن صلى الله عليه وسلم. خوا پەنامەت میوانەکانی ماڵی خوا، لەم چەند ڕۆژەی داهاتووە ئەچینە ناو ساڵی تازەی میلادیەوە کە 2024 بۆ نەمود زاینی، لەبەرەوەی زاین لە زمانی کوردی ئێمە بۆ حەیوان بەکاردێ. خوا پەنامان بدە بۆ پاکترین ئافرەت، پاکترین عابیدەی خوا، سەیدەی نیسائی عالەمین، چۆن ئەبێ پێی بوترێ زاین، و کێش لە دایک ببێ یەکێک لە پێغەمبەرانی ئولوالعەزم کە عیسای عەلەیهی السەلام، چۆن ئەبێ پێی بوترێ زاینی؟ ئەوە غەڵەتێکی زۆر گەورەیە و پێویستە چاک بکرێ. ئەگەر خوای پەروەردگار تەمەنماندا یەک دوو ڕۆژێکمان ماوە و ئەچینە ناو ساڵی تازەوە ئینشاء الله 2024. لە ساڵی 2023 کۆمەڵێک لە ئازیزان و خۆشەویستانمان بەجێهێڵا لەم قافڵەی دنیایەیە. بێگومان لە ساڵی 2024 کە دێ کۆمەڵێکی ترمان ماڵئاواییمان لێ ئەکەن و ئیتر مەگەر خوای پەروەردگار خۆی بزانێ سرەی کێ دێ. خوا پەنامان بدە کە بۆ هەتایی ئەم جیهانە بەجێ بهێڵێ. خۆی وەکو قیتار وایە، هەر جاری کۆمەڵێک ئەبێ دابەزن، لە هەر مەحەتەیەکە کۆمەڵێک دائەبەزن، ئیتر ئەکەویتە چی ساڵێکەوە. خوا پەنامان بدە. داواکارم لە خوای پەروەردگار تەمەنمان پڕ لە خێر بکا و بەرەکەت بخاتە ژیانمانەوە و لە گوناح و کەم و کورتیەکانمان خۆش ببێ و عاقیبەتمان بەخێر بگێڕێت. خۆشەویستەکانم، بە بۆنەی ساڵی نوێ کە لە پێشمانە چەند خاڵێک ئەخەمە پێش چاوی بەڕێستان، بەڵکو ئیسفادەی هەبێ ئینشاء الله. تا ئێستا ئیسپات نەبووە کەوا ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەری خوا عیسا عەلەیهی السەلام کەوتبێتە ئەو ڕۆژەوە. تا ئێستا ئیسپات نەبووە. ئەگەر ئیسپاتیش بوو بێ، یعنی ئەگەر ئیسپاتیش بوو ڕۆژێ لە ڕۆژان، هەرگیز یادکردنەوەی لەدایکبوونی پێغەمبەرێکی مەزن کە خوای تەعالا لە قورئانی پیرۆزە تۆماری کردووە و کە هاتە زمان، هەر لەگەڵ لەدایکبوونی هاتە زمان و فەرمووی وەسەلام عەلەیە یەومە ولیدت وەیەومە ئەموت وەیەومە ئوبعەث حەیە. ئەمە هەر لەگەڵ هاتنە دنیایەوە هاتە زمان. یەکێ لە موعجیزە گەورەکانی ئەو پێغەمبەرە مەزنە کە بەبێ باوک لەدایک بوو، یادکردنەوەی ئەم پێغەمبەرە ئەبێ چۆن بکرێ؟ ئەبێ بە ڕەقس و سەما و عارە خواردنەوە و فاحیشە و گوناح و تاوان یادی بکرێ؟ زۆر بەداخ. واللهی شەرمەزاریە بۆ مرۆڤایەتی، یان بۆ زۆرینەی مرۆڤایەتی کە ئیدعا ئەکەن شوێنی ئەو پێغەمبەرە کەوتن و ناوی خۆیانیان ناوە مەسیحی. یادکردنەوەی ئەو پێغەمبەرە بەوە ئەبێ شوێنی بکەوی، پەیامەکەی جێبەجێ بکەی.
ئەوە یادکردنەوەیە. ئەوەی کە پێویستە لەسەر ئێمەی مسلمان کە بیزانین چەند خاڵێکە ئینشاءالله عرسانیەکەم ئیسفادەی لێ ئەکەن. ئێمەی مسلمان خاوەن دینێکی کاملی تەواوین و شاملی بەرفراوانین کە کۆکەرەوەی سەرجەم ئاینەکانی ترە. ئەمە زۆر زۆر گرنگە و پێویستە ئێمە اعتیزازی پێوە بکەین. هەرگیز ئێمە نابێ خۆمان وادانین لە ئەوانەی تر کەمترین، چونکە ئەوان دینەکەی خوایان گۆڕی بەڵام ئێمە نەمان گۆڕیوە. ئێمەی مسلمان شوێن کەوتووی پێغەمبەرێکین کە خاتەم و دوایین پێغەمبەرانە و تەواوکەری پەیامی سەرجەم پێغەمبەرەکانە. ئەمە زۆر گرنگە. ئەبێ ئێمە هەموو مناڵێکی مسلمان هەتا پیاوێکی بەتەمەن هەتا ئافرەتێکی بەتەمەن ئەبێ ئەمە بزانێ. لە بیر و باوەڕی ئێمەیە هاتووە وەکو عەقیدە کەوا ئەبێ باوەڕی تەوامان بە هەموو پێغەمبەرەکان هەبێ، چونکە ئەگەر باوەڕمان بە تەنها یەک پێغەمبەریش نەبێ مسلمان نیمان. پێغەمبەران هەمووی نێراوی خوان و مەعسوومن لە گوناح و لە تاوان، هەمویان لە یەک سەرچاوەوە پەیامەکەیان وەرگرتووە کە ئەڵڵایە. پەیامەکانیشیان تەواوکەری یەکتری بوون. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثە کە چەندین جار باسم کردووە وتومە پێغەمبەر ئەفەرمێ الأنبياء إخوة من علات، يعني پێغەمبەران بران لە باوکەوە دایکیان جیاوازن. يعني مەقسەد پێغەمبەر ئەوەیە کە عەقیدە باوکە و شەریعەت دایکە. پێغەمبەران هەمویان یەک عەقیدەیانەیە بەس شەریعەتەکەیان بە پێی زەمان و سەردەم ئەگۆڕێ. ئەگینا هەمویان یەک بیر و باوەڕیان هەیە کە نەگۆڕە بیر و باوەڕ کە خوا یەک و تاک و تەنیایە نابێ شەریکی بۆ قەرار بدەی. باوەڕمان هەیە بە مەلائیکە، باوەڕمان هەیە بە کتێبە ئاسمانەکان بە هەر هەمووی، و باوەڕمان بە پێغەمبەران هەیە بە هەر هەمووی، و باوەڕمان بە ڕۆژی قیامەت هەیە هەر لەو کاتەوە کە ئەمری هەتاوەکو یان ئەچیتە بەهەشت یا خوا پەنامان بدا ئەچیتە جەهەنەم. وهروها باوەڕمان بە قەزا و قەدەر هەیە خێر و شەڕی. ئەمە عەقیدە و بیر و باوەڕی هەموو پێغەمبەرانە سەرجەم، بەڵام شەریعەتەکە جیاوازە. بە پێی سەردەم و بە پێی زروف شەریعەتەکان خوای تەعالا گۆڕێتی لە پێغەمبەرێک و بۆ پێغەمبەرێکی تر. هەندێکیشی هەر وەکو یەک وایە بەس هەندێکیشی گۆڕانکاری بەسەرا هاتووە. و ئێمە لە هەموو کەس زیاتر خۆمان بە شوێنکەوتووی پێغەمبەران ئەزانین و خۆشیانمانیش ئەوێ، بە تایبەت پێغەمبەر عیسا عەلەیهی سڵات وەسەلام کە دوایین پێغەمبەرە پێش پێغەمبەری خۆمان. لە پێش پێغەمبەری خۆمان صلی الله عليه وسلم لە پێش لەدایک بوونی پێغەمبەری خۆمان بە 570 ساڵ پێغەمبەر عیسا لەدایک ئەبێ و هاتووتە دنیاوە. 25 جار ناوی لە قورئانی پیرۆزە هاتووە. یەکێک بۆ لە پێغەمبەرانی ئولول عەزم. 5 پێغەمبەرمانەیە لە ناو هەموو پێغەمبەرانە ئولول عەزمن: نوح، ئیبراهیم، موسى، عيسى، محمد المصطفى صلى الله عليه وسلم. سرتاپای ئەو پێغەمبەرە مەزنە معجزەیە، هەر بەبێ باوک لەدایک ئەبێ. مردوو زیندووە کاتەوە بە ئیزنی خوای پەروەردگار، کوێر چاکە کاتەوە بە ئیزنی خوای پەروەردگار، بەڵەت چاکە کاتەوە بە ئیزنی خوای پەروەردگار. هەموو ژیانی ئەو پێغەمبەرە معجزە بووە، حتا ئەو کاتێک کە دوژمنان دەورێدەن لە یەهود خوای تەعالا بەرزێکاتەوە بۆ ئاسمان، و دوای ئەوە پێش ئاخر زمانی جارێکی تر خوای تەعالا دایە بەزێنێ. هەروەها ئێمە باوەڕێکی تەواومان هەیە بە پێغەمبەران و بە کتێبە ئاسمانیەکانیش و بە تایبەت تەورات و ئینجیل. ئێمە باوەڕمان پێ هەیە ئەزانین ئەوانە هەر هەمووی یاسا و منهەجی خوا بوون لە کاتی خۆیان. خوای تەعالا ناردنی لەگەڵ پێغەمبەرەکانە بۆ مرۆڤایەتی، بەڵام کتێبەکانی پێشوو گۆڕانکاریان بەسەرا هاتووە. خراپەکارانی ئەو ئومەتانە زاناکانیان بە تایبەتی دەستکاریان کردووە، وەکو چۆن لە ناو ئومەتی ئێمەیە زانای خراپ هەیە لە ناو ئومەتەکانی تریشا زانای خراپ هەبوون و دەستکاری کتێبەکانیان کردووە. بەڵام زانایانی ئومەتی ئێمە چەند خراپ بن ناتوانن دەستکاری قورئان بکەن. ئەوە زۆر زۆر گرنگە، و نەبێ ئێمە زانای خراپمان نەبێ، و نەبێ بەلعامی کوڕی باعوڕا لە ناو ئێمەیان نەبوو بێ. واللهی هەیە، والله ئەوەنە بەلعامی کوڕی باعوڕامان هەیە لەبەر خاتر پارە و لەبەر خاتر مەنسەب
دینەکەی خۆی ئەفرۆشێ و بە کەیفی خۆی هەر ڕۆژی لەسەر بەزمێکە و یاری بەم دینە ئەکا بەڵام خوا ڕەحمی کردووە ئەم دینەی ئێمە خوای تعالى لقرآن فرميتي إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون هیچ کەسێک ناتوانێ بیگۆڕێ خوای تعالى خۆی دای بەزاندە خۆی ئەی پارێزێ چونکە ئەمە کۆتا پەیامی خوایە بۆ سەرزەوی هەتا وەکو آخر زمان ئەبێ بمێنێ وەکو خۆی بۆ ئەوەی حجە بێ بۆ ئەوەی بەڵگە بێ لەسەر ئومەتەکان لەسەر مرۆڤایەتی بەگشتی پەیامی هەموو پێغەمبەران بۆ ناوتەوەیەکی دیاریکراوە بۆ ئومەتێکی دیاریکراوە بەڵام پەیامی ئیسلام وقرآن بۆ هەموو نەتەوەکانەوە بۆ هەموو ئومەتەکانە ڕاستە بە زمانی عەرەبی ڕەوان دابەزیوە چونکە زمانی عەرەبی زۆر زمانێکی دەوڵەمەنە بەڵام تەنها بۆ عەرەب نییە و هەر کەسێ باوەڕی وابێ قورئان تەنها بۆ عەرەبە ئەوە بە تەئکید کافر بووە جا ئەم مەسئەلانە زۆر زۆر گرنگە یەکێکی تر لەو شتانەی کە لە عەقیدەی ئێمەیە هەیە هەر کەسێ باوەڕی بە پێغەمبەرێک لە پێغەمبەرەکان نەبێ کافرە بێ هەر کەسێ باوەڕی نەبێ بە دەقی قورئان خۆشەویستەکانم چەندین ئاەت هەیە لە قورئانە هەر کەسێک باوەڕی نەبێ بە کتێبێک لە کتێبە ئاسمانیەکان کافر ئەبێ بەڵام ئاگاتان لێ بێ کتێبەکانی تر دەستکاری کراون بە نەسی قورئان بە نەسی حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوان ئەگەر بڕۆی تەماشای ئینجیل بکەی زۆربەی جار کاتێک کە تەماشا ئەکەی ئەزانی ئەلەیرە قسەی خوا نییە کاتی ئەڵێ کوڕی خوا نەعوذ بالله وعیسا ئەڵێ کوڕی خوا ئەزانیەوە کوڕی خوا ئەو لێ دەستکاری کراوە لە زۆر شوێنە دیارە دەستکاریکردنەکانی باقیەکانیشی تەماشاکەی ئەڵێ عەینەن قورئانە سبحان الله ئومەتەکانی تر پێغەمبەرەکانیان بە دووشیەوە لەگەڵ پێغەمبەرەکانە معامەلەیان کردووە هەنێکیان پێغەمبەرەکانیان ئەمەندە گەورە کردووە بردویانەتە ئاستی خوا یان وتوانە کوڕی خوایە لقد كفر الذين قالوا خوای تعالى فرمي لقد كفر الذين قالوا إن الله هو المسيح وأنا كافر بن كوالين خوا مسيحة مسيحي كري مريم يعني عيسى هروها أوانيشي كألين عيسى كري خوايا هروها أوانيشي كألين عزير كري خوايا وكجولك كان أمانة كافر بن كومالك آوازي هذا الرويان كده كومالك تريش بيغمركان دابا زاندو بلام إيمنا عقيدة إيمنا أويش فضلي خوايا وفضلي أو قرآنية كبوماني ناردوه هر کاتی مسلمانان زیادە ڕەویەکیان بکردایە لە پێغەمبەری خوایە ئەی فەرموو ئاگاتان لە خۆتان بێ ئاگاتان لە خۆتان بێ زیادە ڕەوی لە منا مەکەن وەکو چۆن مەسیحیەکان لە عیسایە کردیان لا تطروني كما أطرت النصارى عيسى ابن مريم إنما أنا عبد فقولوا عبد الله ورسوله زیادە ڕەوی لە منا مەکەن وەکو چۆن مەسیحیەکان شوێن کەوتوەکانی عیسا على ئەساس شوێنی کەوتون زیادە ڕەویان کرد تا عیسایان کرد بە کوڕی خوا هەندێکیان ئەڵێن خوایە من تەنها عەبدم پێم بڵێن عەبدی خوا و ڕەسوولی خوا زۆر گرنگە ئەمە تەنها کەسێک ئەم قسە ئەکا کە پەیامی خودای پێبێ نە قسەی خۆی هەموومان حەزەکەین بەرز بین هەموومان حەزەکەین خۆمان هەڵنەین بەڵام پێغەمبەری خوا ئەی فەرموو ئەوەندە بڵێن کە خوا فەرموویەتی لەوە زیاتر تێپەڕ مەکەن زۆر گرنگە خۆشەویستەکانم ئەمە بزانین ئێمە پێغەمبەران وەک یەک چاو سەیریانەکەین ڕاستە فەزڵ هەیە لە بین پێغەمبەرەکانە کۆمەڵێکیان ئەنبیا تەنیا کۆمەڵێکیان ڕوسولن ئەنبیا ئەوانن کە پەیامی تایبەتیان پێ نییە لەسەر پەیامی پێغەمبەرەکەی پێشوو چوون بەڵام ڕوسول ئەوانن کە پەیامی تایبەتیان پێیە وەکو موسا وەکو عیسا وەکو محەممەد المستەفا ئەمجا لەناو ڕوسولیشا 5 دانایان ئولول عەزمن وەکو عەرزم کردن ئەمە فەزڵە بەڵام قەت خوا نەخواست لە شەئنی کەمیان لە شەئنیان کەم نەکە هەتا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕۆژێکیان فەرمووی فەزڵ مەدەن بەسەر هیچ لە پێغەمبەرەکانە یعنی مەبەست فەزڵەکە لەیرە ئەوەیە کە لە شەئنی ئەو کەم کەیتەوە بەڵکو ئێمە هەمومان براین پێغەمبەران هەمویان بران مەسەلەی بەندایەتی و عەبدایەتی بەڕێزان ئەمیش مەسەلەیەکی زۆر گرنگە یعنی هیچ کەسێک نابێ بپەرسترێ هیچ کەسێک جگە ئەڵڵا بەس ئەڵڵا شایستەی پەرستنە خوای تعالی لە ڕۆژی قیامەتە لە بەردەم هەموو خەڵکە و بە تایبەت ئەوانەی شوێنی عیسا کەوتن عەلەیهی السەلام ئەفەرمێ وإذ قال الله يا عيسى خوای تعالی ئەفەرمێ بە عیسای کوڕی مەریەم وإذ قال الله يا عيسى ابن مريم أأنت قلت للناس اتخذوني وأمي إلهين من دون الله تۆ بە خەڵکی وتت من و دایکم بکەن بەخوا لەگەڵ خوایە يعني یان لە خوارەوەی خوا پێغەمبەر عیسا فەرمێ قال سبحانك فەرمی خوایە پاک و بێگەردی بۆ تۆ ما يكون لي أن أقول ما ليس لي بحق
من چۆن شتێک ئەڵێم کە حەقی منیە و مافی منیە کە مەسەلەی بەندایەتیە کە ئێمە هەمووی بەندەی تۆین و ئەبێ هەمومان تۆ بپەرستین. إن كنت قلته فقد علمته، يعني أجر من شتي واموت به تو خذ أزانيت زاناي تعلم ما في نفسي ولا أعلم ما في نفسك إنك أنت علام الغيوب. مشتكي من أزانيتو أزانيت حتى تنانتنا ودليش مزاني تو خذ عالم الغيب أزاني من كشتي وامنوتو بويا زور قرنجا إما بزانين إما خوي تعالى كفضلي خوي رشتو تسرمانا كإما ألين لم يلد ولم يولد خوي تعالى لا كسب ونكسي ليبوا نكسي ليبوا ونلكسي جبوا الله نكسي ليبوا لم يلد ولم يولد. أما إما تشان جار أم سورة بيروزة دوباره أكينوا في أوبة من كان لو أنا بس أوان لبربي لقال حبور ركاتك نجا دوباره كنوا. أم جاء سورة الفاتحة كم من زور جا ليرو باسيكم كاتي لسورة الفاتحة عليه اهدنا الصراط المستقيم يا ربي خواب من خرسر أو ريقار راسته صراط الذين أنعمت عليهم ريقاي أوانيك نعمتي خوت درشت سريانا كين أوانيك خوان نعمتي خوت درشت سريانا هر القرآن تفسيرك بربو سورة نساء خوي تعالى فرمي أولئك الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين أوانا كخوي تعالى نعمتي خوي رشت سريانا بيغمران رازقويان شهيدان بياو شاككاران خوي بمان خير سر ريقاي أوانا نك ريقاي أواني كوا غير يعني نك غير المغضوب عليهم نك ريقاي أواني كلي أنتو ربوي كجولة كسر طلقيانو أوانشي وكو أوان وانا حق أزاننو شيني ناكوان ولا الضالين نك أوانشي وكو قاوركان وانا بدواي حقا نقر تابي دوزنوا بلكو خويان قمرا كردوا يعني اما تور للروجك حفظ جار بس لان يوجا فرزكانا دوباريه كيتوا اما نعمتك زور قوريه كتو ام حق ازاني وخلقي تدناي زانن خلقي تلي ببشن حق زور شكري خواي پروردگاري لسر بكي داواکارم لخوای پروردگار بخاطر ناو جوانەکانی خۆی بۆ خاطر اسم عظەمی خۆی ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدا نوری ایمان بخاتە دڵەکانمانەوە دامەزراومان بکە لەسەر دیندارێتی لەسەر ئیسلامەتی دوورمان خاتەوە لە هەر شتێک کە لێی تووڕە ئەبێ پێی ناخۆشە یا ڕەبی خوایە لەگەڵ پێغەمبەرانە لەگەڵ ڕاستگۆیانە لەگەڵ شەهیدانە لەگەڵ چاکەکارانە حەشرمان بکە یا رب العالمین يا ربي خويا بخاطر ناو جوانەکانی خۆت بخاطر اسم عظەمی خۆت شیفای نەخۆشەکانمان بدەی بەتایبەت ئەوانەی کە داوای دوعای خێریان لێ کردوین ڕەحم بە مردوەکانمان بکە یا ربی خوایە لەسەر کەلیمەی تەوحید یا ربی زیندویان کەیتەوە یا ربی خوایە بخاطر ناو جوانەکانی خۆت ماڵ و مناڵمان صالح بکەی یا ربی مسلمانان لە بەڵاو مصیبەت بە دوور بگری مسلمانانی غەزە سەرخەی بەسەر دوژمنەکانیانە یا رب العالمین وآوي بكي بسر أو أجريا وبيكو جنيتوا يا رب العالمين يا ربي خويا بخاطرنا وجوانا كان يخوت بخاطر اسمي عظمي خوتي يا رب العالمين كردستان لبلا مصيبة بدور بقري يا الله يا ربي خويا كاربدستاني صالح بكي هردم آلاي دين داريتي ولا إله إلا الله لم ولاته ولم زويا شكاوى به آمين 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 الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون خوشي سكانم مسألة كتر هي كنابي فراموشي بكين نابي لبيري بكين وأبي همومان بيزانين أيش أويا لقل أمهم جاواز يعني كإسباس مانك لقل جولك والمسيحي هر ديني كتريش الله جل جلاله وبيغمركي صلى الله عليه وسلم داوان لإما كردوه فيرمانيان كردوه كوا إما ريز لبران بركان من بقري سوكايتي بهيج كسيك نكين وجوين بكس ندين وبتايبت بخواكانيان أوانيك أوان بخوايان أزانن خوي تعالى لقرآني بيروزا لسورة الأنعام أفرميك أما زورك لمسلمان لبيريان كردوه سبحان الله خوي تعالى أفرميك جوين بخواكانشان مدن لبرئان دعاء أقر تجوين بأخوة كان يوان بدي دعاء جوين بالله أذن ولا تسبوا الذين يدعون من دون الله فيسبوا الله عدوا بغير علم نابيت وك غلطك زور قورية وهروها خوي تعالى مروفكاني كخلقان دواء آزادي برستني بيبخشيون أما امتحان بريزان لسر زاوية أبي كافر شبيه مسلمان شبيه حتى قيامت نكافر مسلمان لنا وأباو نمسلمانش كافر لنا وأبا أو بدل نيابا
ولسر زەویە تا ئێستا 4 پاشە هەبوون هەموو زەویان بەدەستەوە بووە دوانیان مسلمان بووە دوانیان کافر بووە خوای تعالی ئازادی بیر و باوەڕی بە مرۆڤەکان داوە چی بیر و باوەڕێکەڵە بژێرن هەڵی بژێرن بەڵام حیساب لە لای خوایە لە لای الله لە ڕۆژی قیامەت خوای تعالی خۆی بين يدي الله حسابك ريه قل يا أيها الكافرون وقشتان لبرتانا قل يا أيها الكافرون لا أعبد ما تعبدون ولا أنتم عابدون ما أعبد ولا أنا عابد ما عبدتم ولا أنتم عابدون ما أعبد لكم دينكم ولي دين ديني خوتان بو خوتان ديني خون بو خون يعني أما الزور قرنقية أما مفهوما لم يشمعنا دروس ببه وبزانين بوشي ومعاملة لقل غير دين كان بكين يا حتى لقل مسلمان كان كمخالف مانا بابا حد مسلمانك مخالفتك مسلمانك وكو تو بير ناكاتوا يعني ابيتو لبرديت هبي برامبري ابيتو مناقشه لقلاكي رينماي اكي نصيحتي اكي اموشغاري اكي بلان باقي لا اخويا ومحاسبه لا اخويا اخويا تعالى افرميت جولك الين قاور لسر هيچا قاورش الين جولك لسر هيچا قالت اليهود ليست النصارى على شيء وقالت النصارى ليست اليهود على شيء وهم يتلون الكتاب لكاتك هرجانش كتاب خو اخوان النوا افرمي هروها نزانكانش هروها علين بلام خوي تعالى للرجي قيامته خوي مسألة كان يكلا كاتوا هني مسائل ابي تيلي للرجي قيامته خوي تعالى خوي يكلا يكاتوا بويا ابيني لولاتاني اسلاما لها مو سرد مكاني دصلاتي اسلاما جولك وقاور وحمي لولاتي اسلام الجياوه وصدها نموني برزو قورمانيه لسر يزقرتن لاوانو يعني مجال بيدانيان وهروها لكردستاني خوشمانه لكردستاني خومانه حتى صالكاني پنجاكانيش يعني پنجاكان وتشلو هشتو پنجاكان نتا جولك رويشتن بو اسرائيل وكوچان كرد لكفريه جولك هبو جواب تمنكان همتان ايانز لو برادرتان هبو بجولك بي حتى ايسش شو كان ما هو تصور كان عرض كانوا شو كان تا ايس ما هو دسكاري نكراوا سير كان يعني سير كان برزان انجمانيك ابو لكفريه انجمانيك هبو وكو انجماني لا يخوم عن ايسشون الله شارواني انجماني شارواني يك كان جولك ابو وتا ايسش مسيحي جولك لهولير ولا سليماني لزور شو نهانو اجين لقل مسلمانانو تصورنا كم كشيء آيني لولاتي إسلام هابو بهم ما قردوش منان خويان حتى لقل غير ولاتا كاني تريشا مسلمان قدس بيشخرنا بو لا بلام اگر اوان خويان دس بيشخر من مجبوري ترتو چارد ناچاره دجمن که هات سرتو تعدایلیت کردو مالتی داگیر کردو زویتی داگیر کردو ناموسی هات کردو عقیدتی پیشیل کرد يدخلتو نعم بيدن بي والله من عقيدة كم بيشيل بي روحم أكما قرباني عقيدة هواية مسألة كان حتى تنهنت ناموس وشرفيشت تو اگر مسلمانك بين ناموس وشرفت هاتكا تو لي قبول لاكي يتر بنايو عرب وبي بنايو ترك وبي بنايو فارس وبي يتر شون قبول لاكي غير دينك بي اشتوا قبول لاكي هيج كسي قبولي ناكا وخواي تعالاش واتي ماني قياندوا لسر زماني في غمركي كوا هر كسيك لبيناوي خاككي ابو كجري لبيناوي مالكي خويا ابو كجري اگر دفاع بكا مسلمان بيو خوان عقيدتي باك بيو لا بيناوي او ابو كجري لسر دفاع لمال وناموسي خوي شهيده واول شيء ديت السري او اراتا اجري جهنم